بتقدير إلى بعض التطورات اللي حصلت. یادی 33 ساڵەی شەهیدانی کوردی فەیلی بە بەشداری باڵیۆزی حکوومەتی عێراق لە وڵاتی سوید و ئەندام پەرلەمانی کوردستان عەلی حوسێن فەیلی و نوێنەرانی پارت و لایەنە سیاسیە کوردی و عێراقیەکان و ژمارەیەکی بەرچاو لە دانیشتوانی شاری ستۆکۆڵم بەڕێوەچوو. لەو یادەدا ژمارەیەک پەیام و بروسکەی ماتەمینی لەلایەن پارت و لایەنە کوردی و عێراقیەکانەوە خوێنرانەوە و وێڕای مەحکومکردنەوەی ئەو تاوانە هاودەردی و هاوخەمی و پشتیوانی خۆیان بۆ جارێکی دیکە بەرامبەر بە کوردە فەیلیەکان دەربڕیەوە. ڕاستە سەدام لەناو چووە، بەحث لەناو چووە، بەڵام ئەو فکرە شۆڤێنی هەر ماوە. ئەو نظامە ئەو سیستێمە خەڵکێکی پەروەردە کردو گۆش کردو بۆ واتایەی کە هەمیشە لە سەنگەری دژایەتی و بربەرەکانی کردنی نەتەوەکانی تر بە تایبەت نەتەوەی کورد بن. ئەمە تەنیا بە مەسئلەی دەرکردنی بڕیار نییە، بەڵکو ئەمە بە جێبەجێکردنی ئەو بڕیارانەیە کە لە چوارچێوەی پێدانەوەی بەخشینی ئەو مافانەیە کە زەوت کراون. جل لە سۆنگەی ئەوە من تەسەورەکەم ئێمە نابێ ئەو مێدەمان لا دروست بێ کە لە ئاهەندەیەکی نزیکدا بەم زوانە بتوانین ئەو دیاردەی نەهێڵین، چونکە حەقیقەتێکەیە ئەویش ئەوەیە کە عێراق ئێستا گیرۆدەی زۆر کێشەی زۆر قوڵتر هاتووە لەوەی کە لەوە پێش بوو. ئێمە ئێستاکە بەدەست ئەو مەسلەیە کە دەناڵێنین کە ئەویش ئەوەیە کە بە هیچ شێوە لە شێوەکان دان بە بوونی کورد و مافەکانی کورد نانێن، بەڵام شێوازەکەی گۆڕاوە وەکو جاران نییە، بەڵام لە حەقیقەت مەسلەی زۆڵم و چەوسانەوە هەر لە شوێنی خۆی ماوەتەوە، بەس بە شێوازی تر. کوردە فەیلیەکان لە پەیامەکانیاندا ئاماژەیان بەوە دەدا کە تاوەکو ئێستاش حکوومەتی عێراقی فیدراڵ نەیتوانیوە قەرەبووی زیانەکانیان بەبێ پێویست بۆ بکاتەوە و تا ئێستاش نەبوونەتەوە خاوەنی سەروەت و سامانی خۆیان. حکوومەتی عێراق پێمان بڵێ شەهیدەکانمان چی بەسەرەن هات چۆن کوژیان و ڕوفاتیان لەشیان لە جیجیگایە. دو حکوومەتی عێراق قەراری یاسا محکمە جنای عولیا بخادەکار تەنفیزی بکە. سێ نونەرمان هەبی لە پەرلەمانی عێراق چونکە ئێستا نونەرمان نییە بە جوورەی نظامی کۆتا. حکوومەتی عێراق حەقمان بدات، حەقی خۆمانە لێمان بریا پێمان بدات دووە. تا ئەی لەحظە چ شتێکی عەمەلیە کوردفەلی نەکردیە بەس و مشکلەی جنسیەت تا ئێستا هەر بەردەوامە، مشکلەی ئەو خانیانەی کە حکوومەتی سەدام مصادریان کرد و پارەی خەڵک تا ئێستا لازم بچ بە مەحاکم و مشکلەکانە مشکلەکە لە بینی ئەوەی لە خانیەکەیە و ئەوەی تەسفیری کراوە. 33 ساڵ بەر لە ئێستا لە ڕێکەوتی چواری 1970 زاینی ڕێژیمی بەعسی ڕووخاو زیاتر لە 20,000 پیر و لاو و منداڵی کوردە فەیلیەکانی کردۆتە گرتوخانەوە و لەو کاتەوە هەتا ئێستاش بێسەر و شوێن ماونەتەوە و تەنانەت تەرمەکانیشیان نەدۆزراونەتەوە. ئەوە لە کاتێکدایە کە ژمارەیەکی بەرچاویشی لە وڵاتی عێراق دەرکردوون و ڕەوانەی وڵاتی ئێرانی کردوون. کوردە فەیلیەکان گەیشتونەتەوە بڕوایەی لەگەڵەوەی کە ڕێژیمی بەعس ڕووخاوە بەڵکو فکرە شۆڤێنیستیەکەی بەرامبەر بە کوردە فەیلیەکان هەرماوە. ئاوارە هەورامی، کوردستان TV، ستۆکۆڵم.